بسم الله الرحمن الرحیم. 19 ئاب دیارە توانم بڵێم یەکێکە لەو کۆبوونەوە و دانیشتانەی کە مێژووی سیاسەتکردن لە هەرێمی کوردستانی خستە ژێر پرسیار و بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستانی سەلمان کە لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە و دەسەڵاتی حیزبە دەنا 19 ئاب وەکو باقی جەلسەکانی تری پەرلەمان کە جاچێت جەلسەیەکی ئاسایی بێ چ جەلسەیەکی نائاسایی بێ جەلسەی وا هەبووە نیسابی قانونی دەستەبەر کراوە، بەڵام لە 19 ئاب کە تایبەت بوو بۆ خوێندنەوەی دووەم بۆ یاسای سەرۆکایەتی کە لەلایەن 4 فراکسیۆنەوە هەمواری یاسای سەرۆکایەتی پێشکەشکرابوو نەتواندرا ئەو نیسابی قانونی دەستەبەر بکرێتن. حاڵەتێکی طبیعیە و لە پەرلەمانی کوردستان لە چەندان جەلسەداوە خولەکانی پێشیش نەتواندراوە نیسابی قانونی دەستەبەر بکرێت و بە حاڵەتێکی نۆرماڵ و حاڵەتێکی طبیعی سیر کراوە، بەڵام ئەوە حاڵەتێک بوو کە بەڕاستی بەداخەوە دەسەڵاتی حزبی تێدا زەق کرایەوە و دەسەڵاتی حزبی بەو شێوازەی تێدا زەق کرایەوە کە پێشێلی هەموو ئەو یاسا بەرکارانە کرا کە لە هەرێمی کوردستاندا کاریان پێ دەکرێت. خۆی ئەوەی کە زۆر بە جددی تەماشە بکاتن حزب ئێمە لە ڕابردوو شەرگوتومانە حزب لە هەموو کایەکانی سیاسەتکردندا دەستی هەبووەوە ڕێگر بووە لەوەی کە دام و دەستگاکان بەکاری شەرعی خۆیان هەڵبستن و بە ئەرچی خۆیان هەڵبستن و ئەوە بوو کە لە دوای 19 ئابدا حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان هەنگاوێکی چاوەڕوان نەکراو کە بەڕاستی خەڵک تەسەوری نەدەکرد کە حزب ئەو جورئەتەی بێتن بتوانێتن پەرلەمانی کوردستان تاعتیل بکاتن وەڕێ لە سەرۆکی پەرلەمان بگرێتن کە هەڵبژێردراوی خەڵکی هەرێمی کوردستانە. لەبەرەوەی کاتێک کە ئەو لایەنە سیاسیانە دادەنیشن کۆ دەبنەوە بە یەکەم هەنگاو من بە بێڕێزی دەزانم بەرامبەر بە پەرلەمانی کوردستان و بەرامبەر بە نوێنەرانی خەڵک کە خەڵک متمانەی پێداون کە نوێنەری پەرلەمانی کوردستانیان لەگەڵدانیە بۆ تاوتوێکردنی بابەتێک کە ئەو بابەتە لە ئەلفەوە تایای پەیوەستە بە پەرلەمانی کوردستان و پەیوەستە بە ئەوەی کە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەربکاتن، چونکە یاسای سەرۆکایەتی یانەوەتە سەرۆکی هەرێمی ئەو کاتە لە ڕووی یاساییەوە کۆتایی بە ماوەکەی هاتبوو. ئەگەر هاتبا و نوێنەرانی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی سەرۆکی فراکسیۆنەکان بەشداریان پێکرابایە قەناعەتم وایە دەرچەیەکی یاسایی دەدۆزرایەوە و ئەو وەزعە بەو ئاقارەی نەدەبرا و حزب نەدەبۆ هەمەکارە و حزب نەدەبۆ ئەوەی کە وەزعی هەرێمی کوردستان بەو ئاقارە بگەێنێ کە ئێستانە کە پەڵەیەکی ڕەشە لە سیاسەتکردن لە هەرێمی کوردستانداوە ئێستاش نەتیجەکەی دەبینن کە هەر شوێنێکی کە ڕووی تێدەکەن کە کاریان بە پەرلەمانە ڕوو لە پەرلەمانەکانی دیکەن دەڵێن کاکە پەرلەمانی خۆتان تاعتیل کردووە و وەهانا بۆ ئێمە دێنن کە ئەتوانم بڵێم بە هیچ هەنگاوێک بە هیچ هەڵوێستێک ناتوانن ئەو پەڵە ڕەشەیە بسڕنەوە لە مێژووی سیاسەتکردنی خۆیاندا. 19 ئاب توانم بڵێم پێشەوەی کە پەرلەمان تاعتیل بکرێتن پەرلەمان ئەکتیڤ بوو و ئیشوکارەکانی خۆی زۆر بە جددی دەکرد و بە دوواداچوونی دەکرد بۆ ئیشوکارەکانی حکوومەت، لێپرسینەوەی دەکرد لە وەزیرەکانی بانگێش دەکرد بۆ پەرلەمانی کوردستان و کاتێک کە پەرلەمان هەبوو ئەوەمان لەبیر نەچێتن کە حکومەت دوو موچەی خەڵکی هەرێمی کوردستان قەرزدار بوو، بەڵام لە دوای پەکخستنی پەرلەمانی کوردستان ئێستا حکومەت 7 موچەی خەڵکی هەرێمی کوردستان قەرزدارە و بەو نیوە موچەی کە وەکو قوتی لایەموت دەیداتن ئێستانەکە
و دەیە چەندان دام و دەستگای گرنگ و هەستیار لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە کۆتاییان پێهاتوە شەرعیەتیان نەماوە جا هەم لە سەرۆکایەتی هەرێمەوە بگرە هەن لە دەستەی نەزاهەوە بگرە لە بەشێکی زۆر لەو دەستانەی دیکە کە پێویست دەکاتن کە پەرلەمانی کوردستان لە خەت بێ لە هەمووشی گرنگتر ئەو مەسەلەی ریفراندۆم کە دەبووە پەرلەمانی کوردستان تاکە مەرجەعێک باە بۆ ئەوەی کە یاسای بۆ دەرکاتن بۆ ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان کۆبکاتەوە و پێکەوە هەنگاو باوێن بۆ بەدەوڵەتکردنی هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم ئەو دەرهاویشتانەی کە پەرلەمان تەعتیل کرا ئەو سلبیاتانەی کە لە دوای خۆی بەجێهێشتوون ئەوە حزب سالاری و دەسەڵاتی حزبی تێدا زەق بۆتەوە لەبەرەوەش تەماشە دەکەین ڕۆژ بە ڕۆژ وەزعی هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەچێتن وەزعی هەرێمی کوردستان خەڵک زیاتر و زیاتر بێ ئومێد دەکات.